پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام نەک تەنها شەوەکانی زیندوو دەکردەوە بەڵکو ئەو دەڕۆژە ئیعتیکافی دەکرد دەمایەوە لە مزگەوتەکەی خۆی دەمایەوە لە مزگەوتەکەی خۆی ئەو دەڕۆژە دەرناچوێەوە دەرەوە وەخت نێزدگی خێزانەکانی ناکەوت بۆیە خودای پەروەردگار دەفەرمێت ولا تباشروهن وأنتم عاكفون في المساجد كاتێک نیەتی ئیعتیکافتان هێنا لە مزگەوت نێزدگی خێزانەکانتان مەکەون. ئیعتیکاف چییە؟ ئیعتیکاف خۆشەویستان بریتیە لە دابڕان لە خەڵک و خۆ تەرخانکردن بۆ عیبادەت لە ماڵی خودای پەروەردگار. واتە تۆ لە ماڵی خوای پەروەردگار دەمێنیتەوە بۆ عیبادەت دەرناچیتە دەرەوە ئیلا بۆ پێویست نەبێت بۆ حاڵاتی ضرورەت نەبێت. بۆیە تۆ خۆت تەرخانەکەی بۆ خودا دابڕی لەو خەڵکە دادەنیشیت ئەو کات و ساتانەت هەمووی بە عیبادەت دەبەی بەسەر. ئەمەیە پێی دەوتێت ئیعتیکاف. باشە ئیعتیکاف دەبێت چەندێک بمێنینەوە؟ کەمترینی چەندێکە؟ کەمترینی کاتی چەندێکە بۆ ئیعتیکاف؟ هەندێک لە زانایان دەفەرمون بەلای کەمیەوە دەبێت شەو و ڕۆژێک بێت. هەندێک لە زانایان دەفەرمون ئیعتیکاف بەلای کەمیەوە دەبێت شەو و ڕۆژێک بێت. بەڵام ئەوەی کەوا پەسەند بێت خۆشەویستان وتەی تێکڕای زانایانە وتەی جمهوری زانایانە و ئەم قسەیشی کەوا باسی دەکەم ئەم قەولەی کەوا باسی دەکەم قەولی ئیمامی شافعیە و ئیمامی ئەحمەدە و ئیمامی ئەبی حەنیفەیە ڕەحمەتی خودای پەروەردگاریان لێبێت. قەولی تێکڕای زانایان دەڵێن حەدێک نییە بۆ کەمی و زۆری. یعنی چی؟ یعنی تۆ بۆت هەیە بۆ ساتێک ئیعتیکافکەی، بۆ ساتێک بۆ یەک سەعات بۆت هەیە ئیعتیکافکەی. و باشتر وایە ئەو ئیعتیکافە زانایان دەفەرمون لە مزگەوتێک بێت کە ئەو مزگەوتە جومعەی تێدا بکرێت. بۆیە دووبارەی دەکەمەوە حەدێک نییە بۆ کەمی ئیعتیکاف و زۆری ئیعتیکاف، بەڵکو قەولی تێکڕای زانایان قەولی جمهوری زانایان کە قەولی ئیمامی شافعی و ئەحمەد و ئیمامی ئەبی حەنیفە ڕەحمەتی خودای پەروەردگاریان لێبێ دەڵێن حەدێک نییە. بۆیە ئیمامی نەوەوی لە کتێبی مەجموعیشە باسی دەکات دەڵێ بۆت هەیە بۆ یەک لەحزەتێکیش ئیعتیکافکەی، بۆ یەک ساتێکیش ئیعتیکافکەی، بۆ دەڕۆژ، بۆ شەوێک، بۆ نیو شەو، بۆ مانگێک، بۆ دوو مانگ، هەر چەندێکە بۆت هەیە ئیعتیکافکەی. بۆیە ئەمە دەرفەتێکە، ئەمە هەلێکە. کاتێک لەو دەشەوە دێیت بۆ مزگەوت ئەتەوێت ئەو شەوە زیندوو کەیتەوە سەعات 11 دێیت بۆ نمونە نیەتی ئیعتیکاف جێگیرکە لە دڵت بۆ ئەوەی بێبەش نەبیت لەو ئەجر و پاداشتە کە دەیتە ناو مزگەوت نیەتی ئیعتیکاف لە ناو دڵتا جێگیرکە کە تۆ ئەم 4 ساتە تا 2 شەو یا 2 نووی شەو کە تۆ لە ماڵی خودای پەروەردگار بە نیەتی ئیعتیکاف بە نیەتی ئەوەی خۆت تەرخانەکەی بۆ عیبادەت بۆ ئەوەی ئەجر و پاداشتی ئیعتیکافتیش بۆ بنووسرێت. ئەمە ڕەحمەتە و ئەم قەولە ڕەحمەتە و ئەم قەولە هەموو مسلمانان ئینشاء الله ئەتوانن جێبەجێکەم براکانم. ئەمما ئەگەر تۆ کاتت زۆرە ئەمێنیتەوە ئەو دەڕۆژە لە مزگەوت ئەوە فەبیها وەنەعیمەت، ئەوە زۆر چاکتر و زۆر باشترە و بۆ شەوێکیش ئەبێت براکانم. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت بە پێغەمبەری فەرموو عەلەیهی الصەڵاة وەسسەلام یا رسول الله صلى الله عليه وسلم إني نذرت في الجاهلية أن أعتكف ليلة في المسجد الحرام قال أوفي بنذرك. إمامي عمر رضا رحمتي خايل بدهات لاي پیغمبر عليه الصلاة والسلام فرموي يا رسول الله صلى الله عليه وسلم من نذرم كردبو كشويك اعتكاف كم لمسجد حرام لسردمي جاهلية نذرم كردبو پیغمبري خوا عليه الصلاة والسلام پي فرمو أوفي بنذرك. ئەها لێرە کە ئەوەمان بۆ دەردەکەوێت کە بۆ شەوێکیش ئەبێت، بۆ شەوێکیش ئیعتیکاف دەبێت براکانم. بۆیە لە دەستی خۆتی مەدە کاتێک ئەو دەشەوە دەی بۆ ماڵی خوا هەر پات کردە ناو مزگەوتە نیەتی ئیعتیکاف لە دڵی خۆتا جێگیرکە کە بڵێ من ئەم 4 ساتە کەوا شەو نوێژ لە مزگەوت ئەکەم ئیعتیکاف دەکەم بۆ خودای پەروەردگار خۆم تەرخانەکەم بۆ تاعەت و عیبادەت.
ئەوە ئەجر و پاداشتی ئیعتیکافت بۆ دەنووسێت برای بەڕێزم.